تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين. ئەی ئەوانەی ئیمان و باوەڕتان هێناوە داوای کۆمەک و یارمەتی لە خوا بکەن بەهۆی ئارامگرتن و نوێشکردنەوە دڵنیابن کە خوا یار و یاوەری خۆگر و ئارامگرانە. سەبر بریتیە لا نەلەرزینی شێوە و حاڵ و بیر و شۆک نەبوون و دامەزران و نەگۆڕینی پێگە لە کاتی دابارینی موسیبەتەکان و هاندرانی بیر و هەستە خراپەکان بە ئاراستەی تاوانەکان و لە دەمی بیستن و تەبلیغکرانی یەکەم جاری فەرمانەکانی تایبەت بە گوێڕایەڵی. ئەم فەرمودەیە وێنەی ئەم مانایە دەچێشێت. إنما الصبر عند الصدمة الأولى. دەنا ئەو سەبرەی کە دوای تێپەڕینی شۆک و پاش دووبارە پۆشینەوەی قەڵغانی سەلامەتیەوە نیشان دەدرێت سەبری کامڵی پێناوترێت. لێرەدا پێویستە ئاماژە بە خاڵێکی دیکەش بکەین. گەورەترین سەبر ئەو سەبرەیە کە لە بواری گوێڕایەڵی خوای گەورە و ڕەچاوکردنی فەرمانەکانی و دوورە پەرێزی لە قەدەغەکراوەکانی دەنوێنرێت. چونکە مرۆڤ تەنها بە گوێڕایەڵی دەتوانێت بە بورجی تەوحید و ئاسۆی بەندایەتی بگات. تەنها دوای ئەم پلەیەیە کە مرۆڤ ڕام دەبێت بۆ هەر شتێک کە لە خواوە بێت و ملی بۆ کەس دەکات. ئەوانەی بەرەو گەشتێکی ناکۆتایی عەزمیان جەزم کردووە ئەگەر بەرەو ئامانجێک بڕۆن کە هەموو لایەکی غەمزەی ئەبەدیەتی لێ ببارێت بێگومان تەنها لە ڕێگایەکی دوور و سەختەوە پێی دەگەن. بە گوێرەی دەستوری بقدر الكد تكتسب المعالي. ڕێگای لووتکەکان بە هەوراز و نشێ و هەڵدێر و سەختیدا تێدەپەڕێت. لەبەر ئەوەی چەندین تاقیکردنەوە و ناڕەحەتی لە ڕێگادا هەن. بە تایبەتی هەموو کاتێک دەگونجێت تەڵقین و وەسوەسە و غافڵکردنی نەفس و شەیتان لە ناوەوە و فشار و هێرش و ستەم و دەستدرێژی مولحید و منکیرانی دەرەوە بوونیان هەبێت. وە لەوانەیە ناچار بکرێن بەوەی لە ناو فشارێکی مادی و مەعنەویدا دان بە خۆیاندا بگرن و هەوڵ بدەن وەڵامی هەموو ئەو شتانە بدەنەوە کە لە هەر چوار لاوە بۆیان دێن. جا ئەگەر پرچەکبوونێکی ڕۆحی و جەستەیی باشیان نەبێت و بەهۆی ریازەت و ڕاهێنانەوە گڕوتینی پێویست دەستەبەر نەکەن ڕەنگە لە نیوەی ڕێجێ بمێنن یان بەرەو هەڵدێرێکی مەعنەوی وەها شۆڕ ببنەوە کە پێچەوانەی بیر و هەستە بنەڕەتیەکانیان بێت. لە بەرامبەر ئەم مەترسیە چاوەڕوان کراوانەوە سووربوون لەسەر ئارامگری یەکەم پەرژینە و لە بەرامبەر ئەم مەترسیە چاوەڕوان کراوانەوە سووربوون لەسەر ئارامگری یەکەم پەرژینە و زەمینەیەکی سەلامەتە لە دژی هەڵخلیسکانی قاچەکان. ئەوە سەبرە کە قەدەری سەرکەوتنەکان نەخشە ڕێژ دەکات. تابلۆی سەبر ڕێگەی باش و خراپ لە یەکتر جیا دەکاتەوە. بەندایەتیە سەخت و قورسەکان لە بەرامبەر خوای گەورە تەنها بە سەبر ئەنجام دەدرێن. لە لولپێکی سەبرەوە مرۆڤ بەرەو ئیمان و ئیسلام و ئیحسان بەرز دەبێتەوە. وەگەر ئادەمیزاد بە درێژایی تەمەن خەم و ئامانجێکی وەک ڕۆیشتن لە ئیمانەوە بەرەو مەعریفەت و لە مەعریفەتەوە بەرەو خۆشویستن و لە خۆشویستنەوە بەرەو چێژی ڕۆحانی و ویساڵی ڕاستەقینەی هەبێت پێویستە سەبر زاد و توێشووی ڕێگاکەی بێت و هەمیشە وەک سەرچاوەیەکی هێز هاودەمی بێت. کاتێک بیر لە جۆرە جیاوازەکانی سەبر دەکرێتەوە بەهای ئەم یەکەم مادیەی کە وەک ڕەچەتەیەک بۆ پێشکەوتنی ئادەمیزاد نووسراوە بە ئاشکرا دەردەکەوێت. نوێژ کە ڕاهێنانی سەبریشی لە خۆدا هەڵگرتووە گرنگترین بناغە و هۆکاری دامەزراوی ئیمان و پاکشبوونی ڕۆح و تەندروستی ڕۆح و جەستە و گەرمترین و کاریگەرترین زەمینەی ڕێککەوتن و ئاوێتەبوونی کۆمەڵایەتی و دیارترین نیشانەی ئوممەتبوونە. نوێژ سەرگەورەی سەرجەم عیبادەتەکانە و قیبلەی کەشتی دین و پلیکانەیەکی نورانیە بۆ میعراجی دڵ. هەر کەسێک بەهۆی نوێژەوە ئیمانەکەی بکات بە بەشێک لە سروشتی و ڕۆحی پێپاک بکاتەوە و بەهۆیەوە بکرێتەوە بەڕووی قوڵاییەکانی ژیانی دڵدا و لە هەرێمە گەرم و گوڕ و نەرمونیانەکەی ئەودا وەک ئومەتی بنیاد مەرسوس هەست بەبوونی خۆی بکات. بە ئاسانی دەتوانێت سەختیەکانی ڕێگای بەندیەتی ببڕێت و بە ئامانجی خۆی بگات.
ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم. هەر کەسێکیش بەویستی دڵی خۆی ئەو خێرە بکات خوا سوپاسگوزار و زانایە. ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم وكان الله شاكرا عليما. خوا چ پێویستێکی بە سزادانی ئێوە هەیە ئەگەر شوکرانە بژێر و سوپاسگوزار بن و ئیمان و باوەڕی دامەزراوتان هەبێت. خوایش هەمیشە و بەردەوام سوپاسگوزاری بەندە چاکەکانیەتی و زانا و ئاگایە پێیان. وەکو لەم ئاەتە پیرۆزەدا دەبینرێت لە کاتێکدا کە خوای گەورە خۆی سوپاسکرا و مەشکورە کەچی خۆی وەک سوپاسگوزار دەناسێنێت. ڕای هەژارانەی من ئەوەیە کە بابەتەکە لێرەدا مەبەست لەی کاردانەوەیە واتە خوای گەورە لە جۆری ئەو شتانەی کە بەندەکانی بەرامبەری دەیکەن وەڵامیان دەداتەوە و ئەمەش یەکێکە لە داخوازیەکانی ئەخلاقی خوایی. ئەمە تەنها لە بابەتی شوکر داوانیە بەڵکو ئەم جۆرە کاردانەوە و وەڵامدانەوەیە سەبارەت بە بابەتەکانی دیکەش لە ئاەت و فەرمودە پیرۆزەکاندا دەبینین. بۆ نمونە فمن تاب من بعد ظلمه وأصلح فإن الله يتوب عليه. هەر کەسێکیش دوای ستەم و تاوانەکەی تەوبە بکات و ڕێگای چاکە بگرێتە بەر ئەوە بێگومان خوا تەوبەکەی لێ وەردەگرێت. یان وەک لە فەرمودەیەکی قودسیدا هاتووە چێ بستێک لێم نزیک بێتەوە من باڵێک لێی نزیک دەبمەوە چێ باڵێک لێم نزیک ببێتەوە من هەنگاوێک لێی نزیک دەبمەوە چێ بە ڕۆیشتن بۆ لای من بێت من بە ڕاکردن بۆ لای دەچم. بەڵێ ئەو خاڵەی کە لە هەموو ئەم شتانەدا دەویسترێت جەختی لێ بکرێتەوە بریتیە لە پێویستی وەڵامدانەوەی نیعمەتەکان ئیدی لە هەر کەسێکەوە سەرچاوە بگرێت. بەدیعو زەمان لە وتەی یەکەمی کتێبی وتەکاندا دەفەرموێت کاتێک شتێک لە بەقاڵێک دەکڕین لە بەرامبەری دانرخەکەی دەدەین ئەدی ئێمە لە بەرامبەر خاوەنە ڕاستەقینەکەی و بەدیهێنەرەکەیەوە چی دەکەین و داوای چیمان لێ دەکات. بێگومان کاردانەوە و وەڵامدانەوەی نیعمەتە خواییەکان بەو شێوەیە دەبێت کە ئەو دەیەوێت و دیاری کردووە. کاتێک لە ڕوانگەی سزایشەوە تەماشای دەکەین دیسان هیچ لە بابەتەکە ناگۆڕێت. بۆ نمونە لەم ئاەتە پیرۆزە بڕوانن يخادعون الله وهو خادعهم. دەیانەوێت خوا فریودەن کەچی خوا دەیان خەڵەتێنێت. ومكروا ومكر الله والله خير الماكرين. پیلانیان جێڕا خوایش پیلانەکانی پوچەڵ کردنەوە. خوا چاکترین و بەدەسەڵاتترین زاتێکە لە هەڵوەشاندنی نەخشە و پیلانی دوژمنانیدا. بەڵێ پێویستە کاردانەوەی خوای گەورە لەم ئاەتەدا لە چوارچێوەی ولا يحيق المكر السيء إلا بأهله. فڕوفێڵیش هەر یەخەی خاوەنی دەگرێتدا لی تێبگەین چونکە گەڕانەوەی کردارە خراپەکان بۆ خوای گەورە گونجاو نییە. بەڵێ بێگومان خوای گەورە کاردانەوە و وەڵامدانەوەی تایبەتی هەیە بەرامبەر بەوانەی کە وەردەگرن و سوپاس دەکەن و دەبەخشن و ڕەچاوی ڕەزامەندی ئەو دەکەن یاخود ئەوانەی وەردەگرن بەڵام سپڵەیی دەنوێنن لە کاتی بەخشینیشدا یان ڕەزیلن یاخود بە مەبەستی بەرژەوەندی دەبەخشن یان بە منەتکردن بەخشینەکە سفر دەکەنەوە. ئەوانەی بە سوپاسگوزاری وەڵامی مەسەریەتەکان دەدەنەوە و بۆ دووبارەکردنەوەی ئەخلاقی خوایی ئەو شتانەی خوا پێیانی بەخشیوە بە کەسانی دی دەبەخشن واریداتی تریان بەسەردا دەبارێت و بەرەو نزیکی بەرز دەبنەوە. لە بازنەیەکی داخراوی چاکەکاری لەم شێوەیەدا خێرەکان هەمیشە خێری دیکە بەرهەم دێنن و لە کۆتاییدا بە ئاسۆی هاودەمی دەگەن. بە گوێرەی ناوەڕۆکی فەرمودەی وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها. ئەوانەی تەمەنیان لە نێوان فەرز و سونەتەکاندا بەسەر دەبەن
خوای گەورە دەبێت بە چاوی بینەر و گوێی بیسەر و دڵی تێگەیشتووی ئەوان و شتانی باش دەبین و شتانی باش دەبیستن و دەرک بە شتانی باش دەکەن. هەمیشە شتانی باش دەبین و بێ ئەوەی دووچاری لادانی گۆشەی ڕوانین ببن، لە هەر شتێکدا کە دەیبینن وانەیەکی جیاوازی مەعریفەت وەردەگرن و سەرجەم زانیاریەکانیان لە دڵیاندا وەک هەنجوێنی مەعریفەتی لێدێت.